سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنمەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشتاشتان دەکەم لە بەرنمەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە پرۆسەی هاوسەرگیری دەکەین با بزانین گەنجان لە ئێستادا چۆن پرۆسەی هاوسەرگیری پێکدێنێن لە ئێستادا نرخی زێر بەرز بۆتەوە و نرخی دۆلار بەردەوام لە بەرزبوونەوەدایە هەرچەندە کۆمەڵە و کێش و گرف دێتە بەردەم گەنجان با بزانین گەنجان چۆن ڕوبەڕووی ئەم بربەستانە دەبنەوە لەگەڵ گەنجانی قەزای بەردەڕەش گفتوگۆ دەکەین و ڕابوچینی گەنجان لەسەر ئەم تەوەرە وەردەگرین فەرمونون بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاوتان هەبێ. سەلاو سەرچاوم بەخێر بێ عەزیزی سەرچاوم. خۆش بێ. تا ئێستا زەواجت کردووە با بڵێن خێزارت پێکردنەوە حتا ئەنکا ژنم نەهینایە. ئەوە بۆ بە خودا پارە نییە قەیرانە شۆ نییە ماگەوە توش ئەنکا بچی ژن بینی دنیا پارە دەوێ خۆ ژنینا ئەوچ دەلێ ئاسان نییە ژن یەکسەر بچی ژنێ بینی و بێوە ماڵ و زۆر پارەی دەوێ و شۆنی نییە ئەنکا چار پێنج دەفتەرە دەوێ. ینی کۆمەڵێک کێش و گرف قەیرانی دارایی ئەوانە کاریگەری دەکاتە سەر پرۆسی زەواج بۆ ئەوەی گەنجێک بتوانێت ژیانی هاوسەرگیری پێک بێنێ. بە قورعان پێشوەقت ئەو شۆلە هەبوو کووت دەلێ یعنی دەیتانی لەخۆ ژن بینی پارە هەبوو شۆل هەبوو ئەنکا بخۆ شۆل بکە سوبحانی حتا مەغرب یان حتا شەو یان تێرە خۆ دەکە شخصی یان بچەک دێ مال لە خۆیان مەصرف دەکەنەوە هەر هەندە زیاتر نییە. ئێستا ناتوانانی کەسێک با بڵێنی شریکی ژیانی خۆت هاوبەشی ژیانی خۆت بۆ خۆت زیادکەی دەتانی بەس زانیت یا زەحمەتە زۆر ئەجام چی دەڵێن خۆم ماندی ناکەم بچم یەکسەر ژنێ بینم و ماندی بۆم و ئەگە مەعاش نەبیتن پارە نەبیتن شۆری باش نەبیتن لە خۆم شۆل بکەمەوە پارەی لێ باش شۆل دا بچم لە خۆم ژنێ بینم مان ئەگە ژنم هینا خانیم نەبیتن لو چییە ئەگە ژنم هینا سیارەم نەبیتن لو چییە ئەگە ژنم هینا خلاص وازم هینا لە مەصرفەمی یعنی بەچ بەقەتێنم. باش ئەگەر با بڵێن زۆر دەدەنێن کێش و گرف زیاتر لە نێوان ژن و پیاوە ڕوودەدە بەهۆی نەبوونی پارەوە باڵێن مەعاشە و کێشە و گرفتی زۆر ڕوودەدا لە نێوان پێوایە کێش و گرفتیش سەرە بدە لە نێو خێزانەکان بەشەشی زۆر با بڵێن لەبەر نەبوونیەوە با بڵێن خێزانەکانیان دەبنەوە ماڵی خۆیان و ناتوانن ئەو ژیانێکە هەیەە ببەنە سەر. وەڵاهی ڕاستی زانیت تۆیە یعنی ئەو چتەرێ من یەکەم چ ژنم نەهینایان ئەمن ئەو چتەرێ ئەو چتە چابیە لەکەنم بەس گێمان لێ دەبیتن لەناو عالەم دەرێن بەحەز دەکەن ئەو چتە هەیە. یعنی ژیانەکە زەحمەتە بتو ئەوەی گەنج لە ئێستادا بتوانی پرۆسی هاوسەرگیری ئەرێ وەڵا زۆر زەحمەتە زۆریش ئەو چی دەلێت و دەچی ژنی عالم یعنی چژی عالم دەینی لەو خۆت و مارە دەکەی و دەخوازی و خۆ ئاسانیە ئەوە چ دەلێ مەسئولیاتە دەبی تەحملت هەبیتن دەبی سەبرت هەبیتن دەبی مهمترین تیش لە ژیانت مەعاشە مهمترین تیش لە ژیانت شۆلە مهمترین تیش لە ژیانت پارەیە. سڵاوتان سڵاو لە ئێوەش بەڕێز خۆش بێ. ژیانی هاوسەرگیریت پێکینەوە ناوەڵڵا بۆ وەڵا خەردەزانی زروفەکەی ئێستا زۆر زەحمەت بووە ئیش و کەسابەت کەم بووە مەعاش نییە ئینسان دەترسێت وایە ئێستا گە تو هاوسەرگیریت کرد بەڵام دەبی بیت لە داهاتوو بکەیەوە چی دەبێت ئایا دەرەقەت دەی نا وایە نا ئەو مەسەلەکەیە
ئێستا من وەکو گەنجێک ئێستا ژیانی هاوسەرگیریم پێک نەهیناوە بۆ بیر دەکەمەوە ئەگەر من هێنا باشە ئێستا هێنا بۆ نمونە پارەم دەست کەوت بۆ ژن هێنا ئەی دواتر چی بکەم باشە ژیان لە ئێستادا مامنە پێکەینانە هاوسەرگیری بۆ گەنجەکەگە بوێ بامنە وەکو خۆت بتەوێ پرۆسی هاوسەرگیری ئەنجام دێ پرۆسی زەواج باسان ئاسانە ناوەڵە زەحمەتە زۆری زەحمەتە زەحمەتەکەی لە چدایە زەحمەتەکەی لەوەیە ئێستا هەر کەس بە حالی خۆی مەشغوڵە کەس دەستت ناگرێت دەبێت بەشەر یان ئینسان بۆ خۆی بکات هەوڵ داد ماندی بێت ئەو کارەکە ینی ئینسان ماندی دەبێت تا دەگەتە ئەو مەبلەغە پارەی کە هاوسەرگیری پێ بکەتن بەڵام دواتر ئایا ئەو مەبلەغەی کە دەست کەوت دواتر چی بکە ئەگەر ئینسان بۆ نمونە گەنجێک خاوەن مەعاش نەبێت دواتر چی بکات کار زەعیفە پارە بێقیمەت بووە ئەو زمانەی باشە ئێستا کە دەبینی نرخی دۆلار زێر بەرز بۆتەوە هیچ کاریگەری دەکاتە سەر چۆن ئەرەوەڵە تەوا تاسی دەکا ستا بۆ نمونە زێر گران بووە باری گەنج قرس بووە وایان نا دۆلار گران بووە زێر گران دەبی وایان نا ئەدیکو ئەوە تاسی دەپاخۆ ئەوە نییە باشە قەیرانی داراوی و دواکەوتنی موچە و ئەو پێش و گرفتانەی کە لە ئێستادا هەیە کاریگەریشی هەیە لەسەر پرۆسی زەواج واللهی طبعا دەبێ چۆن ئەگەر مەعاش نەبێتن بۆ نمونە ئێستا سەتا مامۆستاما هەیە هاوسەرگیری نەکردووە بۆ مەعاشی نییە یعنی داهاتووی دیار نییە مستەقبەلی ونە بزرە دیار نییە شتەکە باشە پێشتر حکوومەت سلفی زەواجی دەدا باڵێن چەند 5 میلیۆنێکی دەدا ئەو گەنجانی کە تازا دەستنەنا پرۆسی هاوسەرگیریەوە ئێستا ئەو سلفەیە لەلایەن حکوومەتە ڕاگیراوە تاسیر لە گەنج دەکات کە بەرەو ئەم هەنگاوە بنێکە پرۆسی هاوسەرگیری بکەن ئەرەوەڵا بزەبە زەدانی بۆ ئەو وەک هاندانێک بۆ گەنجان گەنجی هاان دەدا ئەوی دایانگوت گەنج ئەگەر ژن بنێتن سلفەی 5 میلیۆنی دەدەنێ گەنج ینی ڕۆژی پشتگیریەکی هەبوو ینی حەزی دەکرد بکە زوو هەم لەولایە کەسبی دەکرد پارێ وەرلەگەر ینی هەم شتەکە بۆی سەری دەگرت ینی ئێستا ئەو شتە نەما ینی وڕێی گەنجان بەعام ڕخە بەڵێ بەرزبوونەوەی زێر ئێستا وای کردووە خەڵک زێر ناکڕی زۆربەی هەرە زۆریان زیاتر زێڕەکە دەفرۆشن نەکڕین ئللا کەسێک ناچاربی زەواج بکاتن و بەو نرخەی کە ئێستا بە 380,000 بەڕاستی زۆر گرانە ئەوەش ئەو کەسی دەیوێت زەواج بکاتن بیر لە گرانی زێڕەکە دەکاتەوە حسابی خۆی دەکاتن کە ئەمە برێکی زۆر لەسەروی دەکەوێتن بۆیە زەواج ناکە لەوانەیە تاخیری بکاتن پرۆسەکە بگواستەوە لۆ کاتێکی تر بەڵێ بەهۆی بەرزبوونەوەی نرخی زێڕەوە ئەم پرۆسەیە ڕێژەی لە دابەزینە بە بەراورد بە کاتەکانی تر ئەو کاتانی کە بە 200 بوو کە بە 300 بوو بەڵام ئێستا زۆر بەرزە کابرا ینی ئامادەنی ئەو پرۆسە ئەنجام بدە بەڕاستی قورسە بۆی بەڵێ بێگومان لەتوانێت هەموو کەسێک دانیە ئەم زێڕە بکڕێتن وە ئێستاش عادەتەن تۆزێک نەخت دابەزیەوە بەڵام کەم بە ڕێژەیەکی وانە زێر هەر وەک خۆی بەرزە بۆیە کابرا ناتوانێت پرۆسەکە ئەنجام بدە بەهۆی بەرزی نرخی زێڕەوە خی ئەگەری سەرەکی قەیرانە
و دوایی ئێستا زێر گرانە کابرا گەنج کە هاوسەرگیری پێک بینی ژم بێنی پێویستی بە مەبلەغی پارێک زۆر زۆرە ئێخە ناتوانانی پێشتر زێر هەرزان بوو کە دەتوێت داوای هەر کچێژیش چ خزم بێ چ بیانی بێ نەختەکەی هەرزان بوو واتە 6 ملیۆن بوو 5 ملیۆن بێ ئێستا سەرەوەی دەفتەرە و بەڕاستی پێشتریش سلفەی زەواج بوو ئێستا سلفەی زەواجیش نەمایە واتان گەنج سبەینێ غارداتا ئێوارەی 10,000 ئیشکە بەشی مەسروفی بەرچ و خۆی ناکە کارتی مۆبایلی جغارەکەی جا چۆن ماڵم ناڵی بەخێوکە معنە زۆر زەحمەتە لە ئێستادا قەیرانی دارایی و کەم و بوونەوەی باڵم دواکەوتنی موچە کاریگەری دەکاتە سەر ئەدی چۆن هەموو کاریگەرە ئێستا خۆم موچە خۆرم پێشمەرگەم وڵای گەر هەموو مانگ موچە وەرگرم ژیانم زۆر ئاسایی و تەبیعی دەبی بەڵام ئەگەر 2 مانگ جارێک و 3 مانگ جارێک و بەتایبەتیش ئێستا کە لێ دەبڕن 121 لێ دەبڕن معنە بەڕاستیان موچەکەی وەردەگری بەشی قەردی مۆلیدە و خواردن و ئەرزاق و شتی ناکە و کابراژ ئەگەر لە کرێوی ئەوە هەر زۆر زەحمەتە معنەواتە ژیانی هیچ مانای نەمایە لەو ژیانی ئێستا کەمە دەژینە ناوی زۆر جار کە دەبینین ژن تەلاق دەدرێ سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی هەموو ئەو بێپارەیە ئەو قەیرانەیە بێپاری کاریگەری دەکاتە سەر خێزانیش بەڵێ چۆن ئەرێ وەڵڵا چونکە لەو زمانی ئێستا کەمە تێداینە هەموو شتێک پارەیە بە پارە چارەسەر دەبێت نەکەم شتێک پارێ بەڵام هەموو شتێک بە پارە چارەسەر دەبێت بەخوا پارەت نەبی زۆر زەحمەتە ئێستا هەر ئیشێک بکەی بچی بۆ هەر شتێک ئەگەر پارەت پێ نەبی واتە هیچ پێ ناگرێت ئێستا وای لێ هاتووە هەمووی تە پارە باشە ئێستا ڕێژەی زەواز لە نێو گەنجان کەم بووتەوە بە تاکید ئەگەر پێ بڵێم 180 کەم بوویتەوە بڕوا ناکەی زۆر برادرم هەیە لە تەمەنی من ئێستام تەمەنم 30 ساڵە زۆر برادرم هەیە لە تەمەنی من معنە زۆر جار بە سوعبەت پێیان ئەڵێ ئەمریکاگە بۆ ژن نایێنێ ئەڵێ بە چی بێنم ئەم 15 ملیۆن 20 ملیۆن لە چێ بینم ئێوایان نا ئێستا کە دەچی بە تومیش گۆ یەکەم جار مسقالی زێڕی بە 300 قسووریە ئەخە وەڵڵا خوا قبول ناکە پێشتر حکوومەت ئەو سلفەی زەواجەی بە ئەو گەنجانە دەکە تا ئاسا پرۆسی هاوسەرگیریان پێک دەهێنا ئێستا ئەگەر حکوومەت هەمان پرۆژەکە بخاتەوە کارەوە سلفەی زەواج بداتە گەنجان پێدوانیە ڕێژەی گەنج زیاتر بەڵێ بەتاکید هاوسەرگیری زیاتر ئەبێ و ئەو 5 ملیۆن وایە مەبلەغێکی زۆر زۆریش نیە بەس فەراغ ئەگرێ جێک پڕکاتەوە کابرا ئەتوانی شتێک بۆ 5 ملیۆنەی بکە چونکە من سلفە زەواجمە کرد بەخوای ئەو کاتیش معنە ئەگەر سلفە زەواج نەبوو ئایا زۆر زەحمەت بوو وەڵەو زێڕی شەرجان بوو بەڵام ئێستا هەر زەحمەتە معنە چ پێ بڵێم زۆر زەحمەتە بۆ گەنجی کە هاوسەرگیری نەکردو ئێستا هاوسەرگیری بکە هەر کەسێک ئێستا متابع بکە بە خەز لە منتەقەی خۆمان من پەیوەندیمە دەوڵەمەندەکان نییە بەڵام وەکو فەقیر دەڵێم هەر کەسێک ئێستا هاوسەرگیری بکە بەخوای قەردارە ئەبێتەوە لەسەر کە هاوسەرگیری بکە ئەبێ ئیلا قەردی بکە ناتوانێت هۆکاری کەمبوونەوەی پرۆسی هاوسەرگیری گەرەشتە یەک لەوانە ئەبوونی تەکنەلۆژیە کارەکەی ئاسان کردیە بەس تێکەڵاویەکەوە پەیوەندیەکە پچڕایە زۆر فرت و فێر زۆر بێ ئەوە یەک لە هۆکارەکانیتی دوو بێکاری زۆرتر گەنجەکان بێکارن و ئەوەش کاری کردێ سەرەوەی پرۆسی هاوسەرگیری پێشێکی داهاتێکی ئابووری باشی دەوێت بۆی پرۆسی هاوسەرگیری و جودابینەوە و خێزانێکی دروستکەی پێویستی بە زۆر هەیە مەسەڵەن بۆی شوێن بۆی پێداویستیەکانی ژیان و پێداویستیەکان ڕۆژانە ژیان ئەوەش قرس لەسەر گەنجان دەوەستەوە خاڵێکی دیکە دەتوانین بنێن شێوەی هەڵبژاردن لەگەڵک جاران لەبەر هەبوونی زۆر ڕێژێکی زۆر تەلاق پرۆسی هاوسەرگیری دائیمان کەمتر دروست دەبێت زیاتر پچڕاندنی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان خێزانەکان چونکە هەبوونی ئامرازی تەکنەلۆجی و ئامرازی پەیوەندی بە تەکنەلۆجی لە ڕێی فێسبوک و ئەنتەرنێت ئەوانە ژوا لێ دەکا زیاتر لە پرۆسی قرسگەری لەز لێکردن هەیە و دووش پرۆسەکە بە شێوەیەکی خوێندنەوەیکی دروستی بۆ نابێت لەوە شێوەیەکی تەندروست و
نایابی نابێت کۆی پرۆسەکە چونکە فێس تو فێس نییە ڕووی بەڕووی بتەوە یەکتر بناسن و یەکتر بناسن و داینە پرۆسس هاوسەرگیریش پێشتر بە هۆکاری کەسێکی سێم دروست دەبوو ئەوەش گەلە جاران ئەو پرۆسە هاوسەرگیری تەلاقی لێ دەکەوتەوە جیاکردنەوە لێ دەکەوتەوە. کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری هۆکار نییە بۆ ئەوەی کامڵێن ئەو ڕێژێ بۆ هۆی دواکەوتنی موچە و قەیرانی دارەی کۆمەڵی کێش و گرف لە بەردەم گەنجە بۆ ئەوەی نەتوانی پرۆسی هاوسەرگیری پێک بێنێ ئەمانە هۆکارنی؟ کاسەی پڕ ئاشتی ماڵە هەموو بابەتێک دەڕوات بۆ ئەو دەرگای ڕۆمە. دەرگای ڕۆمەش چییە؟ بابەتێکی ئابووریە. ئابووری کلیلێکی ئەو پرۆسە و کردنەوەی ئیش و کردنەوەیش هاوسەرگیری و چونکە بەندە بە ئابوووریەکەی ئەگە ئابوووریەکە باشبی کردەوەی کۆمەڵاتی دەبکە کردەوەی کۆمەڵایەتی بۆ پرۆسی هاوسەرگیری و پەیوەندی و باوەڕ و کەمبوونی فرتوفێل و کەمبوونی لێک تێنەگەیشتنیش نامێنێتەوە بۆی دەبێتە هۆی تێگەشتنیش لێ زیاد دەکرێت. ئەگەر هاتوو ژیان گوزەرانی گەنج بەرەو باشی بڕوات دەتوانین ڕێژەی زەواز لێستادا بەرز بێتەوە. خۆی پرۆسی زەوات پرۆسەیەکی پیرۆزە بەڵام دەبێت گەنج و کچ و کوڕ دەبی زیاتر هوشیار بنەوە یەکتر بخوێنەوە شارەزایکی باشیان هەبێ بتوانن لەگەلێک بگونجێن بتوانن بیرۆڕا بکردکەنەوە چونکە هەندێک شتی فەسلەجی هەیە لە لەشی مرۆڤ کە لە خاڵی مرۆڤ دەبی ئەو هاوسەرگیریە هەڵدەبژێری لەسەر شێوەیەکی یەک سروشتیبی دوو لەسەر جێندەرێکی کۆمەڵایەتی بێ ینی تێگەیشتێکی کۆمەڵایەتی و شاری و ڕەشنبیری تێدا هەبی. والله هۆکارەکە ئابووریە بەگشتی خەڵک دەبی ئابووری سەقامگیر بی بۆ ئەوەی بتوانیت ماڵێکی پێک بینیت وکی بلێخە ئەگەر ماڵێکی پێک بینیت جێ و شوێنی خۆی ڕێک بخات طبعاً هاوسەرگیری هاسان دەوێت بۆی و دەشێ بینیتن بەڵام کە ژیانەکە ها ئاستەمە ینی بچەک زەحمەتە معیشەتەکە کەفتیە زەحمەت طبعاً هاوسەرگیری بێگومان کەم دەبیت و تشتێکی دیش هەیە یعنی ئاستینەتەوەی وەکو باشووری کوردستان ئەگە ئاستینەتەوەی هەبیتن باڵا بیت لە ناو کچ و کوڕان هاوسەرگیری دەکرێت چونکە ئەو گەلەیە ژمارەیان کمە یعنی ئەگە تو بڵێ 5 ملیۆن لەگەڵ دەوروبەرمان زۆر کمە یعنی ئەگەر ئاستینەتەوەی هەبیتن بۆ ئەوەی لە دایک بوون زیاد بیت پێویستە چییە؟ گەنجان ژنێ بینن. باش ئێستا کە دەبینین لە نێو گەنجان بامڵێن دۆلار بەرز بوویتەوە زێر گرام بووە یعنی بێکارێکی زۆر لە گەنجان هەیە کە نەتوانن بەرەوە پرۆسەیە بڕۆن ئایا ئەمە هۆکارنی بۆ ئەوەی گەنج نەتوانی لە ئێستادا هاوسەرگیری پێبینی؟ بەنسبەت گەنجان تەمەشا دەکەن لە سیک و بازار طبعاً کاریگەری هەیە بەنسبەت کە گەنج بەڵام دەبێت ئەو شانە حکومت پێ هەلستێتن بتوانیتن ئابووری خۆ بەهێز بکە وسۆلەکان هاسانە بەس ئەوەیە بیر بکرێتەوە چۆن ئابووریەکەی لە لاوازیوە بەرەو بەهێزبوونەوە بکات بۆ ئەوەی دراوەکانیش هاسانبی لەبەردەستبی لەبەردەستی گەنجانبی بۆ ئەوەی هاوسەرگیری بکەن طبعاً بێگومان کاریگەری هەیە دۆلار کاتی بەرز دەبیتن و نەوی دەبیتەوەوانە کاریگەری لە بازار هەیە یعنی کابراایك مثلا بازرگانە حەز دەکات لە بازارەکەی استقرارەکە بیتن دۆلارەکە جێگیر بکرێتن هەم خاوەن قەرز و هەم ئەوێ قەرزار تووشی کێشە نابێت لەو حالەتە ئێستا مەسەلەن وەختێک دۆلار گەلک بەرز بیت لە ناو گەلدا کێشەی قەرد و قەرداری بچەک دەکەوتە تاسیر لەسەر پرۆسی هاوسەرگیری دەکات لە نێو گەنج طبعاً بێگومان ئێستا مەسەلەن کابرا هاوسەرگیری دەکات زێر زۆر لەگەڵ دۆلار بلند بوو زێڕەکەش بێگومان لەگەڵ دۆلاری بلند دەبیتن کاتی زێر بلند بوو داوای خۆ مەسەلەن دەلێ 20 مسقال زێرم دەوێ کابرا حسابی خۆ دەکەن مەسەلەن گەنجەکە حسابی خۆیان دەکەن ئەو تێهەل نایەت لە بۆ ئەو پارە زۆر لەبەر زێرەکە بەلکی گران بیە بیتە هۆیەک لە بۆ پاشکەسبوونەوە لە کاتی خۆی لە هاوسەرگیری تاجیل دەکە بوو کاتەگیری
چەند ساڵێک پێش ئێستا حکوومەت بڕیاری ئەوەی دابوو کە سلفێ جەواز بداتە گەنجان کە بڕی 5 میلیۆن دینا بوو چەند ساڵێکیش ئەو سلفەیە بەردەوام بوو بۆ گەنجان بەششی زۆری گەنجان سوودیان لەو بڕەپارەی وەرگە کە حکوومەت پێیدا بوو ئێستا حکوومەت ئەو بڕەپارەی ڕاگرتووە پێتان وانە ئەم سلفەیە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی گەنج بەردەوام بی لە پرۆسی هاوسەرگیری هاوسەرگیری بکاتەوە طبعا زۆر کاریگەری هەیە یعنی بەواستێ ئەو سلفەیە زۆر کەس سوودمەند بوو هاوسەرگیری پێکهینا بوو لەبەر ئەوەی کە سلفە زەواجی وەردەگریتن یعنی زۆر هاندەشەین بلین حتا هەشتا لە سەدی ئەو کەسانەی هاوسەرگیریان کردووە لە بەهۆی ئەو سلفەیە بوو یعنی ئەو سلفە هاندەرێکی زۆر باش بوو لە بۆ ئەوەی ئەو گەنجانە هاوسەرگیری پێک بینن چونکە دافعکی باش بوو لە بۆ ئەو گەنجەی تاکو بتوانن لەگەڵ پارەی خۆیان هاوسەرگیری پێک بینن ئەوە کاریگەری زۆر هەبوو حقیقەتەن ئەو حکومەتی دەبی بیری لە سلفە بکات هەر لە کاتی ئابووری ئەگەر چەند لاواز بیت دەبی ئەوەی ئەو سلفە هەر هەبیتن لە بۆ زەواج بۆ ئەوەی گەلەکەمان تووشی حالەتی نەهامەتی نێتن لەبەر هاوسەرگیری وکی بلێ ماڵ ئاوادانکردنە و لە بۆ گەنجانی زۆر زۆریە و گەنج ئاوادە ماڵی خۆی ئاوادان دەکەت و ژیانێکی نی پێک دەینیتن و کار دەکات لە بۆ ئەوەی ژیانی خۆی باشتر بکە. بەڵێ بینارانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕاش ئەوی گوێبیستی بوون ئەمە ڕابوچێنی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکۆمان سپاسی ئێوە دەکەین کە بینەربان بوون سپاس بۆ هاوکارم جەلال کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە ڕێز و خۆشەویستی من قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەریکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ